بیرکاری پۆلی هەشتەمی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان لاپەڕا 161. پرسیاری 13. خشتەی خوارەوە ژمارەی مەدالیەکان دەنوێنێ کە 15 وڵات لە ئۆلیمپیادی 2004 وەریان گرتووە. 15 وڵات هەیە و مەدالیەکانیش بەو جۆرەیە. یەکەم پرسیار چییە؟ ڕوونکردنەوەی سمێڵی بۆ ئەم پێدراوانە دروست بکە. هەتا ئەوەی بتوانم ئەو ڕوونکردنەوەی دروستکەم پێویستە هەموو کات ژمارەکان ڕیسکەم لە گچکە هەتا گەورە لە ڕاستەوە لۆ چەپ. ئەمن ژمارەکانم بەو جۆرەی دروست کردیە وەکو دەبینن هێڵی ژمارەکان 5 دەچمە لای دەستی ڕاست لە دەوە ئەمن دروستم کردیە هەتا 110 هەرچەندە هەمووشیانم پێویست نەبوو بەڵام ئەوها باشە. ئەو جەدوایە ئەو ژمارانەی کە زۆر گرنگن بە چ دەست پێ دەکەم بە ناوە ڕاستە. ناوە ڕاستەکە لێرە دەرچوو 32 کە ئەمە ژمارەکانی خۆم ڕیز کرد 32ش لێرە دایدەنێم ئەو خاڵە. پاشان نزمترین چوارێک دەرچوو 23 دیسان خاڵەکەی دادەنێم و بەرزترین چوارێک 49 و گچکەترین بەها 19 بوو گەورەترین بەهاش 103. ئەوها بەو جۆر لەسەر هێڵی ژمارەکان خاڵەکان دادەنێم. ئێستا ڕوونکردنەوەکەی دروست دەکەم لاکێشەیەک دروست دەکەم لە مابەینی نزمترین چوارێک و بەرزترین چوارێک. ئەو جەدوایە هێڵەکی ئەوها دروست دەکەین لۆ ناوە ڕاستەی. پاشان لێرانش ئەو هێڵە ئەو جا هێڵەکیش ئەلێرە لەو ناوەندەی. ئەو های لێ هات هیچ کێشە نییە خاڵەکان ئەگەر لێرە بن یان لە خوارتر بن ئەوها ڕەنگە جوانتر بی. پاشان ئەوانە بسڕمەوە کە لێرەیە ئەو خاڵانە پێویست پێ نییە. ئەو های لێ هات. پرسیارەکەی پاشی ئەو دابەشکردنی ژمارەی مەدالیەکان باز بکە کە وڵاتەکان وەریان گرتووە. دابەشکردنەکە کووە تەمەشا دەکەین لاکێشەکە لە چ دەست پێ دەکا لە 23 و هەتا 49 واتە زۆربەی وڵاتان لەو بینینە واتە نیوەی وڵاتەکان لە مەدالیەکان کە وەریان گرتیە لە 23 هەتا 49. ژمارەی پەڕگر لێرە وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا کە 103 مەدالیان وەرگرتیە ژمارەی هەتا ڕادەیەک پەڕگرە زۆر لەوانی دیکە زۆرترە. ئەوە بەو جۆرەی ناوە ڕاستەش 32. ئەگەر مەودایەکەیان لێمانویست ئەوە 103 دەینین 19 لێکەم دەکەینەوە مەودایەکە دەردەچی. ئەگەر مەودای چوارێکیان ویست 49 کەم 23 ئەوەش مەودای چوارێکی. چوارێک مەبەستیان چێواتە هەمیشە ڕوونکردنەوەی سندوقی دەبیتە 4 بەش. ئەوە بەشی یەکەمە چوارێکی یەکەمە لێرە هەتا ئێرە چوارێکی دووەمە لێرە هەتا ئێرە چوارێکی سێمە لێرەش هەتا ئێرە چوارێکی چوارەمە. واتە ئێرە هەتا ئێرە 25 لە 100 25 لە 100 25 لە 100 25 لە 100. ئەوە ئەو مانای هەیە. پرسیاری 14. خشتەی دووبەرەبوونەوە درێژیەکانی 20 قوتابی پۆلی هەشتەم دەنوێنێ. خشتەکە لێرە هەیە درێژی قوتابیەکان بە سەنتیمەترە و چەند قوتابیش دووبارە دەبیتەوە لێرە لە خوارێ نووسرایە. پرسیارەکە چییە؟ ڕوونکردنەوەی سمێڵی بۆ ئەم پێدراوانە دروست بکە. ئەمن بەو جۆرەی هێڵی ژمارەکانم دروست کرد
و لە 130 دامنا هەتا 164 ئەوها لێرە 130 لێرە 132 134 136 و هەتا دوایی کە ژمارەکانم ڕیز کرد ناوەڕاستەکە دەرچوو 150 ئێرەیە ئەوە 150 نزمترین چواریەک 145 کە لێرەیە و بەرزترین 152 بوو ئەویش لێرەیە نزمترین بەها 132 بوو و گەورەترین بەهاش 160 بوو. ئێستا لاکێشەکەی دروست دەکەین لە مابەینی 145 و 152 بەو جۆرەی. پاشان هێڵک لۆ ناوەڕاستەی ئەوجا هێڵە چیدی و هێڵە چیدی ئەو های لێ هات ڕوونکردنەوەی سمێڵی. پرسیاری ب سێ چارەکی قوتابیان درێژترن لە درێژیەکی دیار کراو کامەیان؟ پرسیارەکی زۆر باشە. پێش هەموو شتێک پێشی ئەوەی وەڵام بدەمەوە پێویستە بزانم لێرە هەتا ئێرە ئەوە چواریەکی یەکەمە کە 25%، لێرە هەتا ئێرە چواریەکی دووەمە ئەویش 25%، لێرەش هەتا ئێرە چواریەکی سێمە ئەویش 25%، لێرەش هەتا ئێرە چواریەکی چوارەمە ئەویش 25%. چونکە پرسیارەکە نووسرا بوو سێ چارەکی درێژترن لە، چونکە درێژترن لە دەبی ئەمن هەمیشە ئەو سێ چارەکەی کۆتاییەکەی وەربگرم. ئەو چارەکە دەکە سێ دانە چارەک و درێژترن لە چ ژمارەک لەو ژمارەی کە لێرەیە. ئەو ژمارە چەندە؟ 145 واتە سێ لەسەر چاری قوتابیان درێژترن لە 145 سانتیمەتر. پرسیاری ج ئەویش هەر زۆر گرنگە. سێ چارەکی قوتابیان کورتترن لە درێژیەکی دیاری کراو کامە؟ ئەو جارەی چونکە نووسرایە کورتترن لە سێ چارەکی کەواتە ئەمن دەبی ئەو سێ چارەکەی وەرگرم کە لە لای دەستی چەپە. ئەوجا ئەو سێ چارەکە کورتترن لەو ژمارەیە. ئایا ئەو ژمارەیە چەندە؟ 152. سێ چارەکی قوتابیان کورتترن لە 152 سانتیمەتر. ئێستا بێمە لای پرسیاری 15. کەیوان کۆمەڵە پێدراوەکانی ئەو کۆمەڵە ژمارەی بەکاری هێنا و دیتی و بینی کە بەرزترین چواریەک بریتیە لە 9. هەڵەی کەیوان دیار بکە و ڕاستی بکەوە. ژمارەکانم ئەمن ئەوها ڕێز کرد 2 5 5 7 8 8 9 13 14. ناوەڕاستەکە 8 بوو و ئێستا چواریەکی بەرزترین چواریەک لە مابەینی ئەو چار ژمارەیە. ئەو دوو ژمارەی دەکەونە ناوەندێ لێرە 9 و 13. لە مابەینی 9 و 13 چه هەیە؟ ئەم دەبی 9 بینم کۆی بکەمەوە لەگەڵ 13 یەکسانە بە 22. ئەو جە 22 دا بەشی دووی کەم یەکسانە بە 11. ئەو 11ە بەرزترین چواریەکە. بەڵام کەیوان وەی زانیە 9ە. ئایا لەبەر چ ئەو هەڵەی کردیە؟ بەڕای من هەڵەکەی ئەوها کردیە کە ویستیتی بەرزترین چواریەکی ببینیتەوە ئەو هەشتەشی لەگەڵ دانایە لە مابەینی ئەو ژمارە. بەڵام هەشتەکەی نابی دانین چونکە هەشتەکە لە ئێستاوە ناوەڕاستەیە. جارێک بەکارهێنرا چی دیکە بەکاری ناینینەوە. ئەگەر هەشتەکەشی لەگەڵ بوو ئەو کات نۆیەکە دەکەویتە ناوەڕاستەی، دەکەویتە چواریەکی بەرزترین چواریەک. هەڵەی کەیوان لەوەیە. هەمیشە
لێرە کە ناوەڕاستەکەت دیتەوە ئەو ژمارەکانی دی بە تەنیا وەربگرە و هەروەها ئەوانش بە تەنیا ناوەڕاستەی لۆوانش ببینەوە. نزمترین چوارەک لێرە 5، بەرزترینیشیان 11 نەک 9. دوو ڕوونکردنەوەی سمێڵی هەمان ناوەڕاستە و هەمان درێژی سمێڵیان هەبێت ئەگەر هاتوو لاکێشە یەکێکیان درێژتر بوو لەوی تر، چی دەڵێیت لە جیاوازی نێوان دوو کۆمەڵە پێدراوەکە؟ ئەگەر لاکێشەکە درێژتر بوو کەواتە پێدراوەکان یان بەهایەکان زیاتر بەربڵاون. ئەوها بە پڕ و چڕی کۆنەبووینەوە لە دەوری ناوەڕاستی. هەر ئەوەندەیە. پرسیاری 17 پرسیارێکی زۆر سەیر بوو. نازانم هەڵەکی تێدایە، هەڵەکە نازانم چییە. هەکار بە دوای بەهایەکی پەڕگر دەگەڕێ کە بەلایەنی کەم 1.5 مەودای چواریەکی کۆمەڵەی پێدراوەکانی بێ. ئەو بەهایە بدۆزەوە. ئەو کۆمەڵە پێدراوانە هەیە 0 هەیە، پاشان 3 دانە 1 هەیە و 3 دانە 2 هەیە، پاشان 1 هەیە، 2 دانە 6 هەیە و 1 دانەش 8 هەیە. بزانین مەودای چواریەکی چەندە لۆ ئەوەی پەڕگرەکەی ببینینەوە. ژمارەکانم ئەوها ڕێز کرد. لێرە ئەمن ناوەڕاستەکەم دیتەوە 2 بوو، بەرزترین چواریەک 6، نزمترین چواریەکیش 1. کەواتە مەودای چواریەکی دەکات چەند؟ مەودای چواریەکی ئەگەر ئەوها بنووسم یەکسانە بە بەرزترین چواریەک کەم نزمترین چواریەک کە دەکاتە 5. ئەویش بە دوای ژمارەی دەگەڕێ کە 1.5 گەورەتر بی لە 5. واتە ئەو 5 دەینی لێکی دەی لەگەڵ 1.5. بزانی دەکات چەند؟ 5 × 5 = 25، 5 لەگەڵ 2 = 7، واتە ژمارەکە دەبی گەورەتر بی لە 7.5. بەڵام زۆر سەیرە. ژمارەی گەورەتر لە 7.5 دەکا 8 یان 9. ئەوانە 8 و 9 پەڕگر نییە. کەواتە نازانم ئەو پرسیارەکە پەڕگر واتە ژمارەک بی کە زۆر گەورەتر بی لەوانی دیکە. واتە بۆ وێنە 20 یان 40. ئەوجە نازانم ئایا ئەمن پرسیارەکەی تێناگەم یان هەڵک لە جێیەکی هەیە یان تەنیا بنووسین ژمارەکە دەبی گەورەتر بی لە 8، هیچ نەبی. ژمارەک بی گەورەتر بی لە 8. ئێستا دێینە لای ئامادەکاری بۆ تاقیکردنەوە و پێداچوونەوەی لولپێچی. لە هەردوو پرسیاری 18 و 19 وێنەکە بەکاربینە. پرسیاری 18 جیاوازی چییە لە نێوان مەودای چواریەکی بۆ کۆمەڵە پێدراوەکانی یەکەم و مەودای چواریەکی بۆ کۆمەڵە پێدراوەکانی دووەم؟ کۆمەڵە پێدراوەکانی خوارەوە مەودای چواریەکیان لە 12 هەتا 21. واتە 21 دەینین، 12 لێکەم دەکەینەوە، یەکسانە بە 9. کۆمەڵە پێدراوەکانی سەرەوە مەودای چواریەکیان لە 15 هەتا 24. 24 دەینین، 15 لێکەم دەکەینەوە، ئەویش هەردەکە 9. جیاوازیەکە لە مابەینی چواریەکی خوارێ و چواریەکی سەرێ هەردووچیان 9ە، کەواتە 9 کەم 9 یەکسانە بە 0. هیچ جیاوازیەک نییە. کەواتە ئەو 0 بەلای من ڕاستە، هەرچەندە پرسیارەکە تۆزێک سیر نووسرایە
دوو جار باسی جیاوازی دەکرێت. جیاوازی ئێرەواتە کامەیان زۆرترە لە کامە، بەخۆشی هەر جیاوازی چوارەکیش ئەویش وشەی جیاوازی تێدایە. ڕەنگە زۆر لە خوێندکارەکان نۆی دانێن ویان زانێ مەبەستیان نۆیە، ئیدی لێرە دەبی ئەمە سفرەکەی بەکاربیێنین. پرسیاری 19 نزمترین چوارەکی چەندە لەو ڕوونکردنەوەی سمێڵیەی گەورەترین مەودای هەیە؟ ئەوەی گەورەترین مەودای هەیە وا بزانم ئەوەی سەرەوەیە لێرە تا ئێرە، تۆزێک گەورەترە لە لێرە تا ئێرە. ئەوجا نووسرایە نزمترین چوارەکەکە چەندە لەوەی سەرەوە؟ 15 نزمترینی کەواتە وەڵام 15. پرسیاری 20 سیروان توانی 13 جار تۆپێک هەڵداتە ناو چاڵێکەوە لە 20 هەڵدان، واتە 20 جار هەوڵیدا 13 جار توانی. ئەگەری هەڵدانی گۆیەکە لێرە تۆپ بوو لە ناکاو بوو بە گۆ، ئەوەش هەڵەیە. ئایا ئەگەری هەڵدانی گۆیەکە بۆ چاڵەکە لە هەڵدانی دواتر چەندە؟ زۆر ئاسانە، ئەگەرەکە یەکسانە بە 13 10/20، هیچ کورتکردنەوەش نییە. لێرە هەتمە کۆتایی لاپەڕا 161 دێمە کۆتایی ئەوانەیە هەتاوانەیەکی نوێ هەر بژی.